منداڵێکی بەپەلە ئەو سێ گەنجەی کە دەیبینن خاوەن پێداویستی تایبەتن نابیستن و توانای قسەکردنیان نییە وا دیارە ڕێبوارن و خەڵکی هەولێر نین هەر هاوڵاتیەک دایان ناسێت با سەردانی ئیداری پارکی شار بکات لەگەڵ ڕێزمان ئەولادی بەڕڵا عوسمان ئەوە نییە تربیەت نەدراین ئەو منداڵانە ئاخر ئەوەی ئیچار وەچی وانەیە ئەو شاریان تێکدا عوسمان باب و داچان تربیەتی وانەیان نەدایە حەوکە بابی وانە نەگری نییە یەک بەفراوی پێداکەی ڕاوە عوسمان با قسەی خۆم تەواو بکەم ئاگرم تێوەەر بووە ڕقم لە نەفەری وا دەبتە عوسمان هاوکە بابی وانە بگری ئاوساتی پێداکەی دیە ئەوزە داڕشکە چ بینی تەڕیکەی بەداڕکە لێدا بەس هەموو قەلبی شوشوکەی کەرتوری کەرە بابی وانە ئەوە بەڕڵایەتی کردیە هیچ و بووچە بای بەسە بواتی بە بۆ کوڕی من بۆ پێڵی کرد کوڕی کرد فەقیرم بزر بووینە گوناحن تۆزی کە جنێوبە ئەودایی منە هاوار گوناحن ئەوە لواگەن لەوانێ عوسمان کورچی وەڵی هەر نازام چۆن گەشتونە تێ وەڵی بەدزی ئەوانەوە هاتم بۆ هەولێر دەی تو ناتبن نەوەڵە کوور هەر نەشیان زانیوە بەخوا نازام چۆن زانی لێکواتی نازانم مەچم بە دوایان عوسمان ئەولادی من عبۆ قەیدنا میوانی منی هەوکە جاسم و قاسمی دەنێرم بیانێنن جار بە دوو شێتێکیان هێنا قەیدنا ڕاستە عوسمان داوا لێبوون دەکەم وەڵە نەمزانێ ئەولادی لێنە با بە سوال شەرمەزار بوو کورە جاسم قاسم وەرە کورم وەرە بابە وەرە ئەوانە دەبینی ئەو منداڵانە ئەوانە دەبینی ئەوانە لەکە پارچی لە کوڕم بزر بووینە دەچێت دویان فەوری دەیانینێ ئێرە باشە بەلاقی من بڕۆ بەچ دەچی کوڕم بە پێی خۆت بڕۆ بە تەکسی بڕۆ بەجگەیە خۆم گۆڕم کورە کوتە شەلواری بابن لەبەرکە ئەوی دەڕایەکە کورە بەچی خۆت بڕۆ دەبڕ تۆ خێرا ڕاوەسە با قەوچ و قەڕاسی دەم دەخۆی بکاتەوە بینە کوڕم بینە ئەدیکەم سەقەفە پیف هەت باز بکە عوسمان نییە سەقافەتی لێ دەرینجی لێ دەلەنجی قش سەقافەتی لێ بەردەبتەوە ئەدیکو غەمی مەخۆ براتم ئەو کە دەچی لێیانین تێرە معەزەز مکەڕم بەخوا شێت بکەن بەخوا هار مەکەن والله هیچ پێ شتا عوسمان وەڵی شانز و ناوچەوانی خۆمە تۆ نەجاتی بوو من ماومە ئێستا ئەولادی بەڕڵا زۆر یعنی ئەولادی نەزان زۆر زەحمەتە ئەدیکە ناخۆشیەکەی کوڕەکانی خۆ زۆر جوانن على كل العثمان باش دبي خوا چاچی دەکەم